کتێبخانەی حەیدەری لە هەولێر کۆڕێکی بۆ نووسەر و ڕۆشنبیر ممتاز حەیدەری ڕێخست. لە کۆڕەکە ممتاز حەیدەری باسی لە ئەزموونی کتێبخانەی حەیدەری کرد کە وەک شۆڕشکی گەورەی ڕۆشنبیری بووە بۆ کوردستان. وتیشی لە سەرەتای دامەزرانی کتێبخانەی حەیدەری و دروستکردنی یەکەم کتێبخانەی تایبەت لە هەولێر هەنگاوێکی مێژووی بوو کە تا ئێستاش وەک زنجیرەیەک بە دوای داهاتووە و هەزاران کتێب و نووسینی مێژووی دەگمەن هەڵگیراون. لە بەشێکی تری کۆڕەکە ممتاز حەیدەری ئاماژەی بافشارەکانی حکوومەتی عێراق کرد کە داخستن و لە ناوبردنی کتێبخانەکەیە بەڵام بەردەوام بووە و بە دەوڵەمەندی ماوەتەوە. کتێبخانەی حەیدەری لە دەورەی یەکەمیدا کە ساڵی 1985 دامەزرا بوو بە زمانی با بڵێن ڕژێمی سەدام ئەو کاتە ئەو کتێبخانەیە سنتەرێکی ڕۆشنبیری کتێبخانێکی پێشکەوتون خواز نیشتیمانی کە دەورێکی زۆری هەبوو لە پێشکەوتنی بواری ڕۆشنبیری لە شاری هەولێر. ئەوڕۆ کاک ممتاز جارێکی تر باسی ئەو ساڵانە دەکات ڕۆڵێکی هەبووە بۆچی حکوومەتی سەدام و کاتی ئیجازەکەی لێوەرگرتووە نیانیش جارێش کە دووبارە بکرێتەوە. ئەو کتێبخانەیەش ئێستا کە کابمە بەردەوامی لە چالاکیەکان بەشێکی لە ڕوحی ئەو کتێبخانەیە لە ژێر ئیلهامی ئەو کتێبخانەیە کە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو دامەزرا بوو. حەیدەری وەکو سەربەخۆ